سڵاو گەڕانی ئەم جارەمان لە شاری سلێمانیە شارێک کە هەموو کوێستانەکانی لە خۆ دەگرێت و بە بەهاریش کۆتایی نایە شارێکە پڕە لە ڕنگ خۆشەویستی هونەر ئەدەب شارێکە مێژوویەکی بەهێز و گردردونێکی نوێ گەڕانی ئەم جارەمان ئەچینە لای خاتوونێک لە شاری سلێمانیە کە ڕەنگە ئەو کارەی ئەو ئەدەیکات کارێکی زۆر جیاواز نەبێت زۆر کەس هەبێ و کارە بکە بەڵام ئەم خاتونە خۆی جیاوازە کە زۆر کەس هەیە وەکو ئەو خاتونێ و بەڵام ناتوانێت کار و پیشەیەک بکات زۆر کەس هەیە لەشێکی تەندروست و ساغ و سەلامەتی هەیە بەڵام ناتوانێت هیچ کارێک ئەنجام بدات بۆیە ئێمەش ئەمڕۆ سەردانی شاری سلێمانیمان کردووە هاتوینەتە ناو بازار پیاسەیەکی خۆمانەکەین و ئەنجا دواتر ئەچین بۆ لای ئەو خاتونە کار و پیشەی ئەو خاتونەتان پێنیشانەیەم لەگەڵ مابن. سلام مامەگیان سلامەتی ئەخوا بەخێر بیسەلامەت وەڵای شوکار ضعیفە شوکار نییاونە سەلامەتی خوا ڕێزە شوگەن گیان مامەگیان لەسەری ئەم شتانم کرد ئەمانە ئیشی دەستن بەڵێ ئیشی دەستە کێ دروستی ئەکا وەڵا ئافرەت دۆسیەکە لە ئێران دروستیەکەنە یعنی لە ئێرانەوە ئەیهێنی تۆیانی خەڵکی شاری خۆمانە بەڵێ ڕۆژهەڵاتی خۆت خەڵکی ڕۆژهەڵات یاخوا بەخێر ئەمانە ئەی بۆ خۆ دروستی ناکەی بۆچی لە لای ئەوان ئەیهێنی وەڵا ئەوە هەند زۆرە واتێ ئیشی زۆرە ئەیتر ئافرەت دوورترە لەو شتانە جوانتر دروستێکە بەڵێ ئەمە بۆ منی جلی کوردیە بێت ئەی باشە خەڵگەی کڕێ لێ بەڵێ ئەی کڕێ خراپ نییە چونکەوە جاران لە کۆنا ئەم مێخەکە نێنگمان کەسانی بەچەمان هەتا ئێستا من کە گەنجیشم حەزم لێتی بەکاری بێنم بۆ سەر جلی کوردی وەکو کولتورێکی کوردی ماوەتەوانێ خەڵک هەیە لێت بکڕێ بۆ منە حەزیان لێ بێت تا ئێستاش بەڵێ حەزیان لێ هەز بەڵێ بۆ منی جلی کوردی زۆرە کڕن زۆر ئەدێت خوا دانەیەکمان لە خزمەتاوی سەریکەن چەند جوانە بەڵێ مێخەکی ئەسڵە مێخەکی ئەسڵە ئەی جیاوازی ئەمانە چیە لەگەڵ ئەوەیانە ئەمانیشە فەرقەکە ئەمانە کریساڵ ئەسڵە ئەمانیشە مێخەکەریجە هەیە ئەوی ژەر مێخەکە ئەوی ژەر مێخەکە بەڵام ئەمە جوانتر هەست ئەوە جوانترە ئەی جگە لەوانە هیچ شتێکی تر نییە دروستی بکەن بەرە وڵات تر هەست بەڵام من هەر ئەمانە تێرم هەر ئەمانە زۆر جوانە و هیچ شوێنێکتان نیە لە سلێمانی شتی تر دروستکە ئاوا ئیشی دەست بێ نەوەڵام منە هەر لە ئێرانەی کڕم ئەیتێرم لێرە ئەیڕۆژێرانەی کڕم بەڵێ ئەی حەز ناکە هیچ شتێکی تر بێنی ئاوا ئیشی دەستی بێ وەڵا دایسەد ئەمانمە هاوردووە لە ئێران ئەیتێرم ئەمانە باشتریەوەن باشە سەلامەت بێ خۆرمانە سەلامەت بێ سەلامەت بێ زۆر سپاس دەکەم مەمنون زۆر سپاس. جا بەڕێزێکم لێوە دیارە لێرەوانێ کە کاری دەستی ئەکا بە تەختە جای ساچم بۆ لای سڵاو لەوێ کامتانن تۆ ویاوە بووی سڵاو لەوێ باشی ئەحواڵێت ئیش و کار چۆنە سپاس بەخوا باشە ئەلەو سەرۆسێرم کردی مەشغوڵی دروستکردنی ئەم تەختە و شتێککە ڕستمیەخەی دۆسەر ئەتوانی باسێکیەوەم بۆکەی ئەم تەختانە چۆنە ئەیهێنی دیزاینکردنەی چۆنە ئیشی دەستی خۆتانە بەڵێ ئیشی دەستی خۆمانە دیزاینەکە شێر خۆمانێکین دارەکانەکرین دارەکەمان داری زانە داری ئەسڵا بەڵێ داری ئەسڵا هیچی لێ نایە بۆ ماوەی 10 ساڵێک ئەمێنێتەوە جا ئێمە دارەکان کایبین بۆ دارتاشەکە خۆمان پێڵێن بە چ قیاسێک و چۆن دیزاینمان بۆ بکات جا خواستێکی زۆر باشی لەسەرە یعنی خەڵک داواکاری لەسەری هەیە زۆریش تەنان دوێن بۆ دەروی وڵاتیش زۆر داواکاری دەروی وڵات ئەوانەی کە یەن بۆ لاوە هەنێک کەس هەیە ئەڵێ کەسێکی مردووی خۆی کە کەسێکی لێ مردووە ئەڵێ ڕستمەکەین بۆ بخەرە سەری زۆرمان لەوە هەیە ڕاستەکە ئەمڕۆ دوانە لەوە کردووە هیچ یادگارێکی ناخۆش لەم ئیشیان نەبووە کە کەسێک هات بێتە لاو ئاوا داوای کرد بێشتی وڵی خۆی هەر یادگاری ناخۆشە کابراڵێ ئێ بۆ لامەڵە کاکە ڕستمێکم بۆ کام زەلامە لە ژیانە نەماوە هەر لە خۆتەوە پێت ناخۆشە بەزی تریشەکە ئێمەش ئەوەیە باشە ئەمەوێت باسێکی باشم بۆ پێی بزانم ئەم تەختانە چۆن دروست ئەەکەی دیزاینەکەی چۆنە لەکوێوە ئەیهێنن دیزاینەکە وەکوتم داری زاناوە ئێمە خۆمانی هێنین بە فکری خۆمان دیزاینەکەیەکەین هەرجارۆ بە شێوازێکە چۆن بمانەوێ ئاوای بڕین و دروستیەکەین
دوایە کەسەی خواسی لەسەرە ڕسمەکە یا بە ئێمە دارەکە و شتێکی زۆر جوانیش وەک لێم بۆ دیارە هەنێکیان بە شێوازی بازنەی هەنێکیشیان دڵە ئەمە چۆن قاڵبی ئەەکەن ئێمە کە دارەکە هێنین دەیانین بە فکری خۆمانە نەمزانین چ شێوازێک جوانە بۆ ناو بازار و چ شێوازێک خەڵک خواسی لەسەرە هەر جۆرەکان هێنی دەزەکی بابچینە نزیکەوە سێرێکیشی بکەم من ئەمانە ئەمە فکری خۆمانە بەڵێ ئەمە پێشتر ئاوا گەورە بووە دوای فکریەوەمان کرد تۆزە بچکۆلێکینەوە دوایی ئەم قیاسە بوو کردمان بۆمان با گەورەتر بێ خەڵک خواسی ئایبە ڕسمی ئایرە گەورەتر جوانە ئیتر نووسینەکەین یعنی هەموو هەرچیەکیان بێ خەڵک ئێمە ئەوی بوو هەر شتێک داواکاری لەسەر دروستی بکەن ماوەی چەندێکە ئێرە داناوە وەڵایی ماوەی 10 ساڵ لێرە هەیە 10 ساڵە لێرە کارەکەی یاخوا لەش ساخ بێ یعنی باشە ئیشەکە چۆتە لەخوا بەزیای پێشتر نووسین بوو لەسەر مەداریا و شت بەدە زەمان کرد تێبردە و دەخسمان سەر ئەم فکرێمان بۆ هاو کە ڕسم خێنە سەردا یاخوا لەش ساخ زۆر زۆرم پێ خۆشە گەنجێکی وەکو تۆ کە ئاوا کاری دەستی ئەکات بۆ خۆی ئەمە ژێوی ژیانە دابینەکە لەخوای گەورە بەزیابێ ئەوڵا ئەمە تاوانە مە ئەربانەی کەشمان لەولا هەیە یعنی جگە لەم عەربانەی کە لێرە جاسانەوە دانی کەشمان هەیە سپاس بۆ خوای گەورە نزیکەی 4 ئایلە 5 ئایلە لەسەرێت یاخوا لەشتان ساخ بێ خوارستەدا خۆشحاڵ بووین زۆر لە کاتم دەست ساخ بێ دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم مەمنون مامە گیان سڵاو لێبێ چۆنی؟ ئێوە چۆن باشن؟ زۆر سپاس دەکەم بژیت ئەوە خەریکی چی دەمشتە جوانانە و داناوە ئێمە کەناڵەکە تا کەناڵێکە بابزانی کەناڵی دیمەن تیڤە دیمەن تیڤی دیمە دیبی بەڵێ بۆ پێکەنی ئەی چی بکەم کاکە بگریم ناوەڵڵا یاخوا هەر دڵخۆش بی ئەمێ باسێکی ئەو شتانە بۆ بکەمانە و لەکوێوە هێناوە هەموو ئیشی دەستە لێراوە قایمەی هەمووی بۆ مێت ئێرە من لێرایی کڕم لەکوێ ئەمانە هێن هەر خەڵکی ناو خۆمانێتی بازێکی لە ئێرانەوەیە و ئاوایە لەو دیوە ئەی بۆ لە ئێرانەوەی هێنن بۆ ئەمانەی خۆمان کە دروستەکە نایفرۆشنەوە هیچێکی وامان نەماوە کەس نیە ئێستا ئیشی دەستی بکە لێرە کەم بەد لەو دیوە لە ئەیکەن بەڵام زۆر نە خەڵکی دەرەوە زیاترشی دەستیەکە ڕاستێکی ئەی ئەم تەزبیحانە ئەمانە کێ دروستیەکە ئەم تەزبیحانە هەمووی قایمەی ئەم قەدوانانەی ناو خۆمانە بەڵێ بەڵام ئەوانەی تری لەو دیوە بۆمانێت لە ئێرانەوە لە ئێران ئەو تەزبیحانە ئەسڵین قەزوانی ئەسڵیە بەڵێ ئەسڵیان تایەوەڵا تایەتی بەڵێ بەچەندن بەڵا بە 12 تایەتی بە 16 تایەتی و ئاخر ئەسڵی بەوە نەیە ئادەی کەسوانە ئەمە پێیانە چۆلەکە کۆرەمەی خۆمانە ئەمەی خۆمانە ڕاستەکەی ئەی ئەم مێخەکانە ئەمانش مێخەکانەیش ئەمە ئەژنیە گێنێتی ئەمە ئەڵێ خەڵکی پێنجێنم خەڵکی پێنجێنە بە لێرێ ماڵی جوانیشە لەگە جلەکانی من جادونجێ ئەی ئەمە ئەوانەی شەری ئەوە هەریە و خاتونەیەکە لە پێنجێنەوە دروستیەکە خانمێ ئەرەوەڵا ڕاستەکەی وەکەی بینم ئەوە شاڵ و لفکەشتیشە ئەوانە ئیشی دەستن چنینەژی دەتە بڵێ بەسی خۆمانە ئەوە هی خۆمانە خەڵکی خۆمانێری دەیمامە گیانە خوا لە ساق بەخێر سەر چاو بەخێر بێت بە ساقە و نەکاتوانەکایە بەخێر بێت سەر چاو جا خۆشەویستان هەر لای ئەم مامەیە کە باسی ئەو شتە چندراوانەمان کرد گەنجێکە بینم کە ئاوازێکی زۆر خۆش ئەژەنێ ئێستا ئەچم بۆ لای هەموو تۆزێ قسەشی لەگەڵاکەم و ئاوازێکی خۆشیشمان بۆ بژەنێ سڵاو لێبێ سڵاو لێبێ بیوەستێنە ئەلەبێ وەگوێم لێ بوو ئەو ئاوازە خۆشە ئەنجا ئەمێ بزانم تۆ هەموو ڕۆژە لێرێ زۆر سپاس دەکەم وەڵاهی بەڵێ تقریباً 4 ساڵەگە بێت هەموو ڕۆژێ چالاکی هوەری وەک موسیقای ژنێکی سەر شەخام هەمە لە شاری سلێمانیا لە شوێنە گشتەکان لە بازار لە با بڵین لە پارکەکان لە مۆڵەکان یعنی شوێنەکە و دیاریکراونیە هەر جارە و لە شوێنێکی بەڵێ تقریباً بڵێ توانم وا بڵێم بە پێی جەوەکە کەوتووە بۆی کە زۆر بەڵام زۆربەی کات لە بازار عسبەکەم ڕاستە ئەڵێ ماوەی چەندێکە 4 ساڵەکە لێرەم باشە هیچ کەس هەبووە بێتە لاو حەسکا فێری بکەی بەڵە زۆر کەسە بوون ئەی بۆ دەورە ناکەیتەوە بۆ خۆ
چونکە من ڕزانین سۆرمە هەموو شتێکم بە یاساوە پێخۆشە من ڕاستەوە بەڵگەنامەیەکی شەهادەنامەیەکی ئەوە نییە کە من وەکو مامۆستایەک دەرز بڵێمەوە بۆی ڕێگە بە خۆم نادەم کە دەرز باشە چۆن فێر بووی هیچ دەورە شتە نبینی خۆم لە فێرگە فێربوون لە بۆکان ئاکادمی فێربووم من ڕۆژهڵاتی ئەی بەخێر هاتی سەرچاوبان بەخێر هاتی خۆشحاڵ بووین ئەنجا ئێستا ئاوازێکی خۆشیش بۆیە ماشنی بەچاوە یاڵڵا دەستانە و خۆش بێت زۆر سپاس دەکەین یاخوا لەشە ساغ بێ و ئێمەشە دڵخۆش کرد و هەم ئەمانەوەی کە پیشانی خەڵکی بین کە کەسانی وەکو ئێوەشان کە لێرە ئاواکاری خۆیان لەو ڕێگایەوە دەستخۆشی خۆم دەبڕم بۆ خەڵکی شاری باش بۆ خەڵکی باشوور بە تایبەت شاری سلێمانی بۆ پاڵپشتی مادی معنەویانی وا لە هونەرمەندانی ڕۆژهەڵاتی و هەر سوار پارچەیەکەن ئینشەڵا هەر سلێمانی ئاوادان بێ و بەشاوابێ زۆر سپاس دەکەین تۆش بەخێر هاتی بۆ شارەکەی ئێمە بە موزیکە جوانانە و خەڵکەکەی ئێمەش دڵخۆشەکەی بە هەمان شێوە یاخوا لەش ساغی بەردەوام بۆ ئێوە زۆر سپاس دەکەم بەڕێزی زۆر سپاس خوارد لەگەڵ جا هەر لە ڕۆشتنمان بەناو بازاری سلێمانیە لە گەڕانەکەمان بەردەوامین خاتوونێکم بینی کە کاری چنینی لفکە ئەکات اینجا حەزەکەم بڕۆم بۆ لای و قسەی لەگەڵا بکەم سڵاو لەبێ خاتونگیان باشتر بۆ ئێوە بینیم خەریکی چنینی لفکەی ئەمە ماوەی چەندێکە دەستە پێ کردووە و فرۆشی هەیە الحەمدوللیلا شکر بۆ خودای من هەر لە مناڵیەوەمە ئیشمە ئیشی دەستەکەم بڵێ جگە لە لفکە چیتر ئەچنی پێم وابێ ئەو شاڵانەشم بینی لەو لاوانەیە ئەمانە ئەو بووکانە ئیتر ئەو بووکانەش خۆ دروستە کردووە؟ بڵێ هەنێکی وام زانی ئەوانە خۆ دروستێ نەکردووە کەم کەم ئەوانش دروستەکەم ڕاستەکەی ئەی فرۆشیان هەیە؟ الحەمدوللیلا لەخوا بەزیابێ ئەمێ باسێکی ئەو لفکانە بۆکەی چۆن دروستیەکەی لە ڕۆژێکە فریا ئەکەوی چەند لفکە دروستکەی ڕۆژێکە دوودانە دانە و نیوێ سێدانە هەر ئەوەندە ئەی ئەفرۆشرێت؟ الحەمدوللیلا وەکە بینم تۆ خاتونێکی هاتی لێرە بەسەر بەرزانە کاری خۆت ئەەکەی ئەمە بۆ دابینکردنی بژێوی ژیانی تۆیە؟ بەڵێ بۆ دابینکردنی بشێوی ژیانی خۆمە وتت ماوەی چەند خەریکیم کارێت؟ من لە مناڵی تەمەنم 8 ساڵ بۆ چنینەکەم مەبەستم لەوەیە لە کاری فرۆشتنی لە کاری فرۆشتنە ئەوە 7 ساڵە
حوصاڵە بەڵێ هەر لە هەر فرۆشتومە بازاڕای لە مناڵی شەهر فرۆشتومە بەڵام حەوت ساڵە لەناو بازاڕای فرۆشم. ئەی هیچ بیرە لەوە نەکردوتەوانە دەستکەی بەچنینی بۆ منە کۆمەڵە شتێکی تر دوکانێکی بچووک و خەنجیلانەدا بنێ بۆ خۆ بەڵێ بیرم لێک بووتەوە بەس بۆ ئەم ڕۆژە نابێت لەبەر زڕوفەکەی ئەوە نیە ڕاستەکەی وایە ناتوانم من دوکان بگرم لەبەرەوەی کرێکەی زۆرە ئەکیید وایە بەڵێ لێرە شاشوێنەکە ئەی بینیە گرنگەوەی بفرۆشرێ ئەلحەمدولیلا من ئەچمە سەهۆڵەکە ئەچمە پارکی ئازادی ئەچمە لای ستار ئەچمە ناو بازار ئاوە ڕاستەکە شوێنێک ئەقم گرتی لێ فرۆشم. باشە کاتێکی زۆرە لێ نابە بۆ دروستکردنیەوە لە بکانە نا ئەمە خواستی خۆمە خۆم حەزم لێتی هەر خواستی مناڵیمە شتێک حەزم لە حەزلێ بوو هیچ قورز نییە بڵێ چونکە خواستی خۆمە خۆم باش مامەڵی لەگەڵەکە ڕاستەکەی لە ئیشێکی خۆشە ڕاستە ئەیجگە لەوە ئەگەر بۆن منەشتی تر هەبێ بیچنی خەڵک داوات لێ بکە بۆن منە حەزی لێ بێ ئێستا هەیە ڕفتەی مل و یاخۆت کڵاو ئەو شتانە دروستەکەی ئەوان دروستەکەی تۆ ئەگەر داوای زۆرم دروست کردو بەس ئەوانە ئیستا دروست ناکەم لەبەرەوەی چاوم کەس بووە ئەمە یەک دوایەوەش وردەکاریە ئەو سەرفەشی نییە وەکو جاران. بەڵێ ئەمانە سەرفی هەیە باشە ئەوەی کە سەرفی هەیە ئەوە دروستەکەم یعنی خەڵک زیاتر داواکاری لەسەر ئەمان بڵێ بڵێ باشە دروستکردنی لەکانە ئێستا و خوریانە لەکوێ ئەهێنی تۆ چکە پێم وا بێبێ خوری باش بێنی دروستکردنی هەنێش کە بەکاری بێنی و شتی باشەکڕم لەناو بازار ئیتر لە شوێنی ترەوە بۆم دێنن ڕاستەکەی بەشێکی زۆرە کڕمەوە من ئەمە زۆر سەرنجی ڕاکێشان نەمزانی خۆ دروستی کردووە ئەمزانی هەر بۆ کەڵۆشتا دادناوە بۆ فرۆشتن بەڵێ بۆ فرۆشتن دامنەوە خۆشم هەنێکی خۆم دروستیەکەم هەنێکی شیەکردنەوە هەنێکی کڕیتەوان ئەوانێکی کڕیتەوە هی کوێن ئیتر لە ئێرانەوە بۆم دێ لە ناو بازاڕی کڕم لە هەولێرەوە بۆم دێ ئاوە لە یعنی شتی جوانە کڕمەوە لە هەموو شوێنێک بەسیستای هەر ئەمانە ماوە ئێستا ئەجیناشتی زۆر بابەتی زۆر جوانم هەبووە ئەمە لفکەی مناڵە بڵێ پێ جوانە سەیریکەن یاخوا لەش ساحڵا سپاس دەکەم ڕۆحەکەم زۆر سپاس دەکەم لە کاتمان گرتی زۆر بەخێر بێن سەر چاو گیانەکەم سپاس قوربانی سڵاو لەبێ سڵاو لە تۆش بەخێر زۆر سپاس لێرەوە کە ڕۆشتم دیقەتی ئەمانە ئیشی دەستن ئەمانە هەموو ئیشی دەستە زۆرینەی زۆری بەڵامی تر فەرقەکە ئێزامە ئیشی دەستی وڵاتی سینە هیسینە کۆمەڵی ئافرەت نەیە لەوێ دروستیەکەت ئەی خەڵکی خۆمان نییە ئیشی دەستی هەبێ بابا بە تاکیدی خۆشمان هەیە ئێستا بۆ نمونە من خۆمان ئەمە لە سلێمانی دووسەکەی شوێنی مۆمە شوێن مۆمە لە سلێمانی لە سلێمانی دووسەکەی کاکەی دروستیەکە وڵی پیاوێکی خۆمانە مامۆستاگەمان دروستەکە ئەم شێوازشی هەیە مە لێرە زۆر بەجارم خۆمان فکری ئێنە بۆمان دروستەکە باشە داواکاری لەسەرە خەڵک حەزی لەوەی زیاتر ئەتەمان داواکاری لەسەر لەبەرەوەی کۆمەڵێک دار هەیە ئێستا بۆ منەم دارە ئەمە خۆی خاپی ماستاوە خۆمان کردومانە بمە ئەمە ئەگەری تەقینی زۆرە بەڵام ئێمە لێرە چی لەکەین هەر لە سلێمانی ئەو پیاوەمانەکە ئەمان بۆێنە ئەمە لە مەعیەکە واڕنیشیەکە کۆمەڵە موادی لەیە ئەم نەخشە سوتاوەشیەکە بەو کاتێ بەموت ئەمە وتت هی سلێمانیە تەختەکە ئیسینە بەڵام نەخشەکە نەخشی سلێمان لە مەعەکەشی سلێمانی ها یعنی دیزاینەکەی کە لەسەری دروستکراوە خەڵکی سلێمانی بەڵام هەمان دار بە نەخش بۆم دروستەکاتەوە کە ئیکوردە بەداری خۆمەمان دروستەکات بەڵێ یعنی بەداری خۆشمان ئەتوانین هەمان دیزاین دروستەکاتەوە خەڵک داواکاری زیاتر ئێستا لەسەر ئەو بابەتی چنین و دروستکردن و شتی دەستکردانەیە وایە تاکی چکە ئەزانێ ئەو کەسی کە دروستێک عزیەتێکی پێوە کێشاوە بۆ هەنە شتێ مەعمەلە کابرا وا بیرەکاتەڵم مەعمەلەکە خێرا چاپیەکە بەڵام ئەمە شتێکی دروستکرا و شتێکی جوانە ئەم دارەکە تۆ ئەگەر بۆ تۆ بیکڕی بەس تۆ ئەدوێ لە ماڵە لای مش دووبارە نابێتەوە هەرو دەرەچێت باشە ئەی چ جۆرە دارێک بەکارێنن وڵی دارەکانی لێرە عادەتەن گوێز بەکارێنن داری بی بەکارێنن ئیتر ئەو وڵاتانەش کامیان باشترینە بۆ گوێز هەموو شتێ باشترە داری گوێز نەی باشتە بەڵام داری گوێز تۆزە کەمە لێرە هەیە بەڵام دڵی ناکابرا دارێکی 100 ساڵە بڕێتەوە شتێکی پێ بکە بۆیە دارەکەی کەم و مەرخوبی شاگە هەبێ مەرخوبە پێم وابێم ئیشە دەستکردانەش تۆزە نرخیان گرانترێکە و لەوەی شتێکی ئەمەمانە ئێمە حەپی زەخت و شەکرەشی لەگەڵە حەبی زەخت و شەکرەشی لەگەڵایە بە 50 بەس سعرەکەشی باشە لە چاو ئەوەی کە ئیشی کەسەی کە قەدری دارەکە بزانە ئیشی دەست بزانە بۆ زۆر ئەرزانە بەڵام کە یەکێک پێشتشتی داری نەکردی بە تاکید کرد یعنی ئێستا من ئەمە بەرم حەبی شەکرە و زەختەکەش بێ بکڕم فەحسەکەی بزان زەخت و شەکرەوەیە نانە شکریت یانم لێ گەنجم جارێ زۆر سپاس لە کاتمان گرتی دەستت خۆش بێ زۆر سپاس دەکەم سپاس مەمنون
عزیزان دوای ئەوەی گەڕانی خۆمان کرد بەناو شاری سلێمانیا و بازاری سلێمانیا لەگەڵەوەشا چەند کەسێکمان دوان کە کار و پیشەی جیاوازەکەن ئیشی چنینی دەست و هەنێکیانەڵەن لە ڕۆژهەڵاتەوانەیە ئەو بەرهەمانەمان بۆیەت ئینجا وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێەیە من ئەمەوێت خاتوونێکتان پێ بناسێنم ڕەنگە کارەکەی زۆر ئاسان پێ و زۆر کەس بتوانێت ئەو کارە بکات ئیشی چنین بکات بەڵام ئەو خاتونە خۆی جیاوازە مەبەستەکی منیش لەوەیە کە خۆی جیاوازە کەم کەس هەیە وەکو ئەو خاتونە بێت و بتوانێت کارێک ئەنجام بدات زۆر کەسێ لەشێکی ساخ و تەندروستی هەیە بەڵام ئامادە نیە هیچ کارێک بکات و یاخود هەنێک کاری ئەسڵەن پێش شەرمە بیکات ئەم خاتونە سەرڕای کۆمەڵێ شت اینجا نامەوێت زیاتر باسی بکەم ئەمەوەی کە چوومە لای خۆیم دواند کارەکانیم پیشاندان خۆتان بە چاوی خۆتان ببینن کە چ خاتونێکی سەرکەوتووە خاتونێک کە ببینینی من هەر دڵم ئەکرێتەوانێ ورم ئەیاتێ بەڕاستی اینجا لەگەڵ ما بن و ئێستا ئاچین سەردانیەکەی با بڕێین بەڕێزان وەک لە سەرەتاوە ئاماژەم پێەیە کە من ئەمڕۆ سەردانی خاتوونێکی بەڕێز ئەەکەم کە کاری چنین ئەکات وەکو وتم زۆرنەوە کەسانەی کە کاری چنین ئەکەن و پیشەی جیاوازیانەیە بەڵام کە من ئەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەت من و خاوەنی کارێکی خۆیان بن اینجا من حەزەکەم ئەمڕۆ لەگەڵ خاتوڕێناسا باسی ئەو کاری خۆیمان بۆ بکە ئەو پیشەیە کە هەڵی بژاردووە وەکو خاوەن پێداویستێکی تایبەت کار و پیشەی جیاواز ئەکات اینجا ئەمەوێت زیاتر لەگەڵ خۆیان قسە بکەم و پێمان بڵێ سەرەتای دەستپێکردنی چۆن بۆ ئایا ئەو کارە بۆ ئەو قورس نییە سڵاو لێ بێ خاتوڕێناس سڵاو لە تۆش بەخێر بن سەرچاو زۆر سپاس دەکەم ئەم کاتەوە باش ئەحواڵە چۆنە ڕۆژانە بە چیەوە خەریکیت سەرەتا بەخێر بن سەرچاو وڵا ڕۆژانە ئیتر بە ئیشی ماڵ و کاری چنین و شتانە خەریکم جا من کە هەر هاتمە ژوورەوانێ حەزم لە جانتایە کردوت بڕۆمەوانێ پێڵم دانێکی بزڵ بدۆکو ئەوم بۆ دروست بکاتەوانێ چونکە ئەوەنە جوان و ورچنی وتە بەڕاستی عنی ئەگەر کەسێکیش من زۆر ئەو کەسانە ناسم و تێکەڵیانم کە کاری چنین ئەکەن بەڵام نمبینیەوە ئەوەنە بە وردی و ئەوەنە بە جوانی بتوانێت ئاوا چنینێکی ور بکات تۆ کە وەکو نابینایەکیش ئەو کارت کردو بەڕاستی دەستخۆشی لە یەکەم اینجا حەز ئەەکەم باسێکەوەم بۆ بکەیت چۆن دەستە پێکرد ئەمە لە کێوە فێر بوویت وەڵام سەرەتا لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵۆ فێر بووم مامۆستامان هەیە لەوێ فێری ئەم کاریان کردین و هەر بێجگە لە نابینا نابیستیش لەوێ لەو ڕێکخراوەیە سەرۆکی ڕێکخراوەکەش مامۆستا عوسمانی زۆر خۆشەویستە کە ئەم خولانی بۆ کردوونەتەوە خولی دەستڕەنگینی و خولی قورئان و ئیتر چەندەها خولی تریشی بۆ کردوونەتەوە کە لەوێ فێر بوون خاتوڕێناس ئەمە باسی ئەو خولت کردکەوت نابیست و نابیناشی لەیە جگە لە کاری چنین هیچ کارێکی تریش لەوێ ئەکرێت وەڵی تا ئێستا کاری چنین هەیە جارێ بەس کاری تر جارێ نییە لە ئێستاە ڕاستە چکە ڕاستێکی من ئەمە یەکەم جارە ببیستم کە خولێک هەیە تایبەت بۆ کەسانی کە نابینا و یاخود نابیستن بۆیە پرسیاریەوەم کرد بۆیە چەند کەسانێک تر کە وەکو تۆن ئەتوانن بۆ نمونە کار و پیشەیەکی خۆیانە بێت اینجا حەزەکەم بزانم کە ئێستام ئیشەی تۆ دەست پێکردو کێ هاوکارە بووە کێ پاڵپشت بۆ بۆی کە تۆ بتوانانی ئاوا بەردەوام بیت وەڵام سەرەتا من وەکوتم لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ فێر بووم مامۆستا عوسمانی زۆر خۆشەویست کە هەوڵی ئەو پشتگیری من بوو و پیاوەکەم بەڕاستی زۆر هاندەرمە زۆر پشتگیری مەکا لە ڕووی هەموو شتێکەوە لە ڕێگەی کە مرۆکان بەدەستم بگات بۆ شێوەیە ئەو پشتگیری مەکات دایکم باوکم خوشک و براکانم تەنانەت بۆ کۆمنتانی کە کەسانی کە لە پەیجەکە لەلا من لە لای ئەوانم یعنی بۆ کۆمنتانە زۆر دڵخۆشم یعنی بۆ قسانیان زۆر دڵخۆشم زۆر هاوسەرەکە و کەس و کارە بۆ ئەهێڵێت و تۆش بۆ ئێمە ئەهێڵە بەم ئیشە جوانانەوانێ اینجا بێگومان تۆ کۆمنتی زۆر جوانە بۆیە من سەیری شتەکانت ئەەکەم یعنی پۆستەکانت ئەبینە من ئەوەی تر دڵخۆشە بم کە تۆ خەریکی ئەو کارەی لەوەی زۆر کەس هەبێت کە جستەیەکی ساخی هەبێت توانایەکی باشی هەبێ بەڵام نەتوانێت کارێکیش بکە ئەمە سەربەرزی و شانازیە بۆ تۆ هەم بۆ هاوسەرەکەشە منیش دەستخۆشی لێ یەکەم لێرەوانێ هیوادارم هەر بەردەوام بیت اینجا حەزەکەم باسێکی ئەم سێتانم بۆ بکەیت چۆن دروستیانەکەیت ڕەنگەکان چۆن لێک جیا ئەەکەیتەوانێ
ئەو سێتانە خۆم دیزانەکەی خۆمە خۆم دروستیەکەم ڕەنگەکانی لە ماڵەوە مناڵەکانم یارمەتیم ئەێن بۆن مناڵم فڵانڕە بۆن مناڵم ڕەنگی سپی ئەەکەم ئەو ڕەنگە سپی ئەهێنە بەردەمم چکە لەگەڵ ڕەنگی ترا لێم تێگەچێ ئەگەر لەگەڵ ڕەنگی ترابێ هەرچی ڕەنگێکم بێت ئەیەنە دەستم. ڕێناسخان جیاکردنەوەی دیزاینەکان قورس نییە بۆ تۆ؟ وەڵاهی قورسە بەس دیزاینەکان ئەلحەمدولیلا تا ئێستا خەڵک زۆر لێ ڕازیە کە ئەو دیزاینانم کردووە و ئێستا حالیان خەریکی جانتایەکم بۆ کڕیارێکی زۆر خۆشەویست ئەیکەم کە جانتایەکی ڕەشەویستێتی و خەڵک بە عام شتەکانمی بەدڵە. ڕێناسخان من زۆرینەی بەرنامەکانی تۆ کە سێرم کرد ئاماژە و پێ نەیابوو کە جگەل لە چنینی جانتا و شوێن قورئان و کلێنس و ئەم بابەتانە ئیشی چنینی پشتێن ئەکەیت زۆر شتی تر ملوانکە پشتە کوردەواریەکان کە لە کاتی کۆنابا بۆ تۆ ئەوانش دروستەکەی بەڵام وەکو ئەوی بینیم هیچ بڵاوت نەکردوەوە لە پێیجەکەی خۆتە. وەڵاهی من هەر ئەوانم بڵاو کردوەوە کە داواکاری هەبووە یعنی ئەگەر داواکاری هەبێت لەسەر ئەو شتانەی تریش طبعاً بڵاوێکەمەوە من. بەڵێ ڕێناسخان ئەی باشە ڕەنگەکان کە تۆ ئەڵەی خۆم دیاری ئەەکەم کچەکانم ڕەنگەکانم بۆ هەڵەبژێرن بەڵام من وەک بینیم ئەم جانتایە ئەم ئاستنەی پێوەیە باشە ئەمەش هەر خۆت یعنی لەگەڵ یادای ئەنەیت یان چۆن هاوسەرەکەت یاخۆ مناڵەکانە هاوکاتن چکە بەڕاستی ئەمە جیاوازە یعنی ئەم دەستکە ئەمە بازاڕیە ئەمە لە بازارەوە ئەیکڕین نەوەڵی ئەمەیان زۆر قورسە ئەم دەستکە زۆر قورسە وەکو ئەو دەستکانە نییە ئەها لە شتەکانە تیاتی کە بە مورو دروستکرا یعنی وەکو ئەوە نییە ئەمە قورسە لەبەرەوەی تۆزێت تەرکیزی تەرکیزکەیتە سەر شتەکە. جانتایەکی ئاواگەر دروستی بکەیت چەند ڕۆژی پێ ئەچێت؟ 2 ڕۆژ. 2 ڕۆژ قورس نییە ئیشی ماڵەوە ئەەکەیت و لەگەڵیشە کاری ئەم چنی ناکەیت؟ وڵایی خۆشە زۆر حەزم لێتی لەم ئیشی دەستیە و کاری ماڵیش لە خوای گەورە بە زیاد بێ الحەمدولیلای تر هەر باشم یعنی هیچیانم وەلا نەناوە لەبەر هیچیان لەخوا بەزیابێت لە ساخ بە گرنگەوەیە کە تۆ پیشەیەکی جوانت هەیە و لە لایەکی شوانێ ماڵ و مناڵی خۆت ئاگات لێ و ئاگا و لە بەخێوکردنی مناڵەکانتە اینجا حەز ئەەکەم خۆت باسی زیاترم بۆ بکەیت لەسەر ئەم چنینی ئەم جانتا و شوێن قورئان وشتا خەڵک هەیە داواکاری لەسەری هەبێت زیاتر داواکاریەکان لەسەر چین لەسەر جانتان یان شوێنی کلێنس و بەپێی بۆنەکان بە ئەو کاتانی کە بۆنە هەیە بۆ من جەژن و ماوەتانە خەڵک زیاتر داوای شوێنی نقڵ و شوێنی قورئان و کلێنس فش دەکا وایە؟ بەڵێ ئەرەڵا بێگومان هەیە داوای هەر سێتەکە ئەکات هەر سێکێر بەیەکەوەیە هەیە نەوەڵا بەس جێ کلێنسەکەی ئەوێت هەیە جانتای ئەوێت هەیە جانتای مناڵی ئەوێت ینی هەمووی هەر کەسە و داواکاریەکی هەیەی بە شێوەیەک داوای شتەکانەکە کە خۆی ویستی لەسەرەتی. بەڵێ ڕێناسخان پێم وابێ ئەمە تۆ بۆ خۆشی یعنی بۆ خۆت ئەیکەی وەکو بەهرەیە کە هاتە نەک بۆ بژێوی ژیانی خۆت وایە؟ وڵایی وەکو بەهرەیەکی خۆم دروستی ئەەکەم و وەکو بژێویەکیش بۆ ژیانم کە دروستی ئەەکەم. ئەو جێ پڕ کردوەوە کە بتوانێت بژێوی ژیانی شداگی چۆن بڵی دابین بکات؟ وڵاهی تا ڕادەیەک. باشە؟ ئەلحەمدولیلا. ئێستا من کە ئەچمە ناو بازار زۆر دوکانە بینم کە ئاوا بابەتی چنین و ئەو شتانە ئەفرۆشێت تا ئێستا هیچ کەسێک پەیوەندی پێوە نەکردووی کە ئەم بابەتانە و لێ بکڕێتەوانە یاخود بۆت بفرۆشێتەوانە چونکە لە ئێستایەوە زۆرە خاتوونی وەکو تۆ هەیە شت دروست دەکات و ئاواشتە چنێت و ئەینێرێ بۆ ناو بازار بۆی ئەفرۆشنەوانێ. وەڵاهی تا ئێستا کەس بە منینەوە تۆ کەشتەکانم یعنی بۆ بفرۆشنەوە بەڵام لە فیستیڤالەکانە لەگەڵ ڕێکخراوی ڕۆشنایی دڵ لە فیستیڤالەکانە ساغیەکەنەوە و پێیجیشم هەیە خۆم ئێتە لە پێیجەکە توام ساغی پێیجەکەتم بینیوە هیچ حەز ناکەی دوکانێکی بچووکێت هەبێ ئەم شتانێت یا بفرۆشی خۆ؟ بەرەوەڵا حەزەکەم یان کەسێک هەبێت کە بەڵێ ئەرەوەڵا. ڕێناسخان ئەو کەسانی کە داوای ئەم جانتایە ناکەن یاخود ئەم شتانی کە تۆ ئەیچنی زیاتر کێن مناڵن گەوران خەڵکی کوێن دەرەوەی شارن یاخود لە وڵاتانی ترەوە داوایەکەن؟ وەڵاهی خەڵکانێکی زۆر داوایەکەن کە هەیە بەتەمەنە و هەیە گەنجە و بەس جانتاکان زۆری کچانی گەنج ئەیبەن بۆ سەرجلی کوردی یان چەندجا پێیان وتوم لە فیستیڤالەکان بێ لە پەیجەکە بێ پێیان وتم بۆمان بکە چین بۆ شوێنێک ئەمانەی پۆزی پێوە لێبین بۆ پۆزمانە؟ وەڵامیش ئەوەنی هەڵم بەتۆڵم دانێکم دروستکەی بۆ پۆزمەوە سەرجلی کوردیمە ئینشاءڵڵا دەستە خۆش بێت. لە وڵاتانی دەرەوە کەس داوای نەکردووە تا ئێستا؟ داوایان کردووە بەرەوەڵا لە ئەڵمانیا و داوایان کردووە لە بەریتانیا و داوایان کردووە
حەزیان لێتی اینجا ئێمە مەجموعەیەکمان داناوە لێرەیە کە ئەم دیزاینانەی خاتوڕێناس کردوێتی لەو لاش کۆمەڵێک دیزایانی زۆر جوان و تازەتری داناوە دواتر ئەوانیشتان پیشانەیەن ڕێناس خان وەکو من ئەوەی سەری جانتاکانی تۆم کرد هەر یەکە و دیزایینێکی جیاوازە جا بەڕاستی ئەوە قورسی ینی من چەند بیری لێکەمەوە گەر بشمەوێ دەست پێ بکەم نازام چۆن ئەو دیزاینانە جیا بکەمەوە تۆ چۆن ئەم دیزاینانە لە یەکتری جیاواز دروست ئەەکەی بۆن من جانتایەکە بە جۆرێک دروست کردووە شوێنی ئەو کلێنسەت بە شێوازێکی تر دروست کردو هەتا من شوێن قورئانێکم بینی لێرەیە زۆر زۆر جوانە هەتا ئەوەش جیاوازە لەما چۆن ئەو دیزاینانە و جیا کردوتەوە خۆت من بە مێشکی خۆم ئەم دیزاینانم کردووە هەتا جێ قورئانەکانیش هەمووی هەر بە مێشکی خۆم دیزاینەکانم کردووە و ئەو جێ قورئانێک کە بە دیواری شۆ هەڵ ئەواسترێ ئەوە لێ شین نووسراوە ئەڵڵا هەر لەسەری شین نووسراوە الحەمدوللا من بە مێشکی خۆم ئەو دیزاینانم کردووە ینی هیچ ئەوە نیە بڵێ کچەکانە هاوکاری بکەن بۆ نمونە شێوازەکەی بۆ دیاری بکەن شێوازەکەی ئێستا بۆ نمونە کە کەسێک شتی ئەوێت لە پەیجەکە داوای ئەکات پێم ئەڵێن بەس پێم ئەڵێن ئەوەی ویستوە ینی ئەها وەک شتێک وێنەکەی وەک شتێک لەبەر چاوم یعنی دەرەخەن بۆی هەستی پێ بکەم کە کامەیە ویستویانە لەشە ساخ بێ وەڵاهی ئەوە زۆر قورسە بۆ ڕاستی من ناتوانم ئەگەر بشمەوێ دروستی بکەم ناتوانم یعنی ئاوا تۆ بە مێشکی خۆ دروستیەکەی منەوە توانایم نییە لەشە ساخ بێت اینجا ڕێناس خان حەزەکەم باسێکیەوەم بۆ بکەی تۆ هەر لە زگماکەوە نابینایت یاخود لە چ تەمەنێک ئاوات لێ هاتووە من دایکم وان بووم باسەکەن کە تەمەنم ساڵ و نیوێک بووە بە خوێنی پیسکە خوێنیان بۆ گۆڕیم خوێنەکە پێم نەکەوتووە یاوێتی لە چاوم واتە نەخۆشیت هەبوو کە خوێنیان بۆ گۆڕیت نەخۆش بوو میتر خوێنەکەیان بۆ گۆڕیوم ئەو خوێنە پیس بوو بە پێم نەکەوتووە سپاس بۆخوا ئەوەتان ئێستا خاتوونێکی ئاوا دەستڕنگینە لێ دەرچووە ئەوە هەموو کەسێکت ناسێ کە تۆ ئەم ئیشە جوانانە ئەەکەیت حەز ناکەی بۆ نمونە ڕۆژێک بێت کەسێک هاوکاریت بکات بوون حەز ئەەکەی چی بکەی یعنی تۆ لە دوا ڕۆژە شتێک بە من بڵێیت کە ئێمە بیگەێنین بە ئەو کەسانە کە شتێک بۆ تۆ بکەن حەز ئەەکەی ئەم شتانە بۆ بفرۆشینەوانە یاخۆت دوکان نارێ هەبێ لێو بکڕێت ئەوە ئاواتمە بەڕاستی کە دوکان نارێکیان کەسێک هەبێ ئەم شتانم لێ بکڕێتەوە و ئەو هەم بەڕاستی زۆر دڵخۆش مەکات ئیشەڵڵا خی گەورە هاوکاری دەکات و هەروەها ئێمەش پێمان خۆشە ئەگەر دوکان نارێک یاخۆت هەر کەسێک هەیە کە ئەم بابەتی چندراوانە ئەکرێتەوانێ و ئەیفرۆشێتەوە ئەوە خاتۆڕێناس لە ئێستاە ئامادەیە بۆ دروستکردنی هەتا ئاماژەشی پێیا جگە لەم بابەتانە پشتێن و ملوان کۆشتیش دروست ئەکات کەسێک هەبێت کە بێوێت ئەم شتانە بفرۆشێتەوە لە لای خۆی ئەوە خاتۆڕێناس هەیە کە پێیجی خۆشی هەیە ئەتوانن پەیوەندی پێوە بکەن لەگەڵ خۆیان قسە بکەن و ئەو بابەتانەی لێوەربگرن و بۆشی بفرۆشنەوانێ خاتۆڕێناس حەز ئەەکەم چ شتێکی تر هەیە بۆمان باس بکەی خۆت حەز بکەی لەسەر دیزایانی ئەم جانتایانە یاخۆت شتێکی تایبەت هەبێ پێم بڵێیت وڵا ئیتر من هەر دەستخۆشیتان لێ یەکەم و دیزانی جانتا شتەکانیش هەر دیارە بۆ نمونە جێکلێنس بە دوو جۆر دروست ئەەکەم جانتاکان بۆ شێوەیە و ئیتر جانتای مناڵە و جزدان و ئیتر ئەنواع شت هەموو دیزاینەکان لێرە ئامادەن و لێرەشەوە ئەمەوێت کە دەستخۆشی لە هاوسەرەکەم بکەم پێی ئەڵێم هەتاوەکو ئەوما بێت من دڵخۆشم بەڕاستی خوا بۆ یەکتان بێڵێ ڕێناسخان هیچە بۆ لە کاتی دروستکردنی ئەم دیزاینە شتێکی ناخۆش ڕوویابە یاخۆت لە نێوان خۆت و مشتریەکان تا شتێکی خۆش یان ناخۆش ڕوویابێ بۆم باس بکەی وڵا ئەوە پرسیارە زۆر مهم بوو ئەوە جارێکیان یعنی کەسێک لە کەرکک بوو کە بڵاویشم کرد بۆ خۆم شتی لێ کڕیم زۆر بنەوە ئەوتم بەدڵ تا یەقل جوان نییە بە زۆر شازە یعنی جوانی بە زۆر شازەوەڵا کەوایوێت زۆر پێ یعنی یەکەم جار زۆر دڵم تەنگ بووتم باشە بۆ جوانی دوێت ماڵێت شازەمانە شتەکەی زۆر بەلاوە جوان بوو بەڕاستیڵەمێکل جوانی ئەوە نەجوانە ئەوە نەجوانە ئیترها باز ناکرێت لە ساخ بێت من ئەمڕۆ زۆر لە کاتی تۆم گەرز سپاسەکەم کە کاتی خۆ بە ئێمە بەخشی ڕێناسخوا بەخێر زۆر سپاسەکەم ئیشەڵڵا من و تۆ قسە ئەەکەینەوانێ اینجا من جگەلەوەی کە ئاماژەم پەیامێ جانتات لەلا دروست بکەم من هاوکاری تۆ ئەەکەم بەوەی کە بەردەوام شتەکانی تۆ بڵاوەکەم وە لە لای خۆم وەکو ڕکلامێک بۆ بەڕێزت من هاوکاری تۆ بم لەم
لەمڕۆوە کە وعدت پێم هەتاکو ئەو ڕۆژەی من بەردەوام بم لە سوۆشیال میدیایش دەکەین دەستە خۆش ساغ بێ انشاءالله. سپاس بینەرانی خۆشەویست وەکو ئاماژەم پێەیە ئێستا ئەتوانن سێری جانتاکانیش بکەن شتی زۆر جوان و تایبەتی دروست کردووە. لە خاڵێکی گرنگە کە باسێکم ئەوەیە کە وتی حەز ئەەکەم کەسێک هەبێت ئەم شتانم لێ بکرێتەوە بیفرۆشینەوە اینجا هەر کەسێک خوازیارە هەر کەسێک حەز ئەکات هاوکاری خات و ڕێناس بکات کە ئەم شتانەی بۆ بفرۆشێتەوە یاخود دوکانارەکان بیکردنەوەنێ ئەوە ئەتوانن پەیوەندی بەخۆیەوە بکەن و منیش لە لای خۆم بڵاوی ئەەکەمەوە پیجی ئەم خاتونەدا ئەنەم چونکە پیجی خۆی هێ و ئەتوانن پەیوەندی بەخۆیەوە بکەن. جاوەکو ئاماژەم پێهاوتم لێرە کۆمەڵە دیزایانی تری لێە بە سێری بکەن حەزەکەم هەمووی بکڕم جاوپەمەیە چەند ناسک و جوانە کچانە اینجا ئەوەنە تۆڵ و تۆڵ دروستی کردووە سەیریکەن ئەمە لەگەڵ جلەکانمان ناگونجێگی نایستان برد ئەو بیریشمان نەچێ کارتی خۆش ڕێناسخان وەی هیچ نەبوو ئەمە کارتی خۆشی هەیە ڕێناز دیزاین و ژمارە تەلەفۆن و پەیجوشتەکەی خۆشی هەمووی لە سەرەتی خواکەت نێکەکەم من لێرە ئالانەچم خۆشەویستان لێرەشدا هاتینا کۆتایی پرۆگرامی گەڕان لە شاری سلێمانی هەتاوەکو شارێکی تر و کار و پیشەیەکی جیاوازتر خواتان لەگەڵ